دەکەی هیچ نەبووە، هیچ ڕزق و ڕۆزیێک نەبووە. بەڕاستی لە کۆتاییدا هەر شکرانەی خوایەکەین و داوای یارمەتی لە خواکەن. ئینشاءالله تعالی خوای پەروەردیگار لۆ ساڵانی داتێ بۆمان قەرەبوو ئەکاتەوە، ئینشاءالله دەرگای ڕەحمەتی خۆمان لێ ئەکاتەوە. ئێستا وەرزی ترەیە، من لە گوندی فەقیانم. فەقیان بە ترێ جوانەکەی بەناوبانگە، بەڵام ئەمساڵ هیچ ترێک لە فەقیان بوونی نییە. بۆ قسەکردن ئەڕۆمە لای جوتیارێکی ئەم گوندە. مامۆستا ئیسماعیل سڵاوت لێبێ. سەلام. پێم بڵێ ئەمساڵ هۆکاتێکە گوندی فەقیان ترێی نییە؟ وەڵا برا سەبەب بۆ هۆکاری نەبوونی ترێ ئەوسا لە گوندی فەقیانە سەبەب بۆ هۆکاری چەند شتێکە. یەکەمیشت لە کاتی بەهارێکی درەنگ بەفرێکباری کە داروبار پۆخەکەی دەرکرد بوو بەهۆی هاتنی ئەو بەفرە، پۆخەکانی هەمووی لە ناو بردو وەڵعاسر بەرەکەی نەبوو. ئەوەی کە مابوو ئەوەی کە هێشتا پۆخەکەی دەرنەکرد بوو، لە دوای ئەوە تەزرەکی زۆر بە قووەت هات، تەقریبەی بستە زیاتر لە عاردی تەزرەباری. ئەویش ئەوەی کە مابوو تەزرەکە ئەویشلی لە ناو برد. ئەوەی کە تەزرەکەش لە ناوی نەبردیە بەهۆی نەبوونی بێبارانی وشکە ساڵی، بەڕاستی ئەوەش تاسیرێکی زۆری لە باغ و باغات کردیە. باشە پێم بڵێ جگە لە ترێ چی دیکە ئەو ساڵ پێ نەگەیشتێ نەبووە؟ وەڵی هەرچی هەبی لەو گوندە هیچی نەمایە، جویز بە هەمان شێوە نەمایە، ئەلوکە بە هەمان شێوە لە ناوچوو بە بێرە ئەلوکە لە سزادا خڕکردباو بەهۆی بارینی تەزرە. تاسیری لە هەنجیری کردیە، تاسیری لە سێوی کردیە، تاسیری لە هەناری کردیە. وەڵعاسر لە فەقیانی ئەو سارەکە بەڕاستی هیچ شتێکی نەمایە. باشە، ئێستەکانت خۆشمە، سپاس دەکەین.